لێستا ئامادەکاریە کرێت بۆ بەڕێوچوونی سێمین سیمپۆزیۆمی سلێمانی بێگومان لەم سیمپۆزیۆمەیە وەکۆزانین کە ساڵانە بەڕێواچێت و بەشێک لە هونەرمەندانی کورد تایە بەشدارن لە هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەمساڵ بەشێک لە هونەرمەندانی باشوور لە تەواوی شار و شارچکەکانی کوردستانەوە و هەروە کۆمەڵێک لە هونەرمەندانی بێگومان ڕۆژئاوا تایە بەشدارن ئەم سیمپۆزیۆمە ئەم ببرم سیمپۆزیۆمە جارێکی تر کۆکردنەوەی هونەرمەندانە و لەگەڵیش ئاشناکردی هونەرمەندانی تەواوی هەر چوار پارچەی کوردستان و جارێکی تر کارکردنە لە یەک شوێنە ئەوەی کە ئامانجی سیمپۆزیۆمەکەیە ئەوەیە کە ساڵانە کار لەسەرەوەکەن چۆن بتوانن هونەرمەندانە سوود لە توانە و بەهرەی یەکسری وەرگرن هەرچەنە زۆرینەی ئەو هونەرمەندانی کە لە سیمپۆزیۆمەکانە بەشداری ئەەکەن بێگومان هونەرمەندی بەئەزبوون و خاوەنی دەیان بڵین پێشانگای تایبەتی خوان و خاوەنی سەدان کاری زۆر تایبەت و ناوازەی خوان و هەریەکان و بەستالێکی جیاواز و تایبەت کارەکەن لە ئێستاشدا سیمپۆزیۆمەکە بەردەوامی هەیە دیارە بەشێک لەم هونەرمەندانە جارێکی تر پێکەوە لە ئێستا کارەکەن و بەرهەمی تەواوی ئەم کارانەش لە پێشانگایەکی هاوبەشە بێگومان نمایشەکرێت. بۆ جاری سێم و ساڵی سێم ڕێکخراوی سیمپۆزیۆمی سلێمانی و ناوەندی حەوڕەنگە سێمین سیمپۆزیۆمی سلێمانی لە نێوان شێوەکارانی سلێمانی و کەرکووک و هەولێر و دۆهۆک و شێوەکارانی ڕۆژاوی کوردستان دەست پێکات و تیایدا سێ ڕۆژ شێوەکاران پێکەوە کارەکەن و سێ ڕۆژیش پێشانگایەک بۆ کارە بەرهەمێنەرەکانی ئەو سێ ڕۆژەی کارکردن ئاکرێتەوە بۆ یەکەمین جار شێوەکارانی باشوور و ڕۆژاوی کوردستان لەو ئاستا کاری هاوبەش بکەن کە سەرجەم شێوەکارە بەشداربووکان هەژە شێوەکارن سیمپۆزیۆمی سلێمانی هەنگاوێکە بۆ ناساندنی شێوەکارانی کورد و دروستکردنی پرۆژەکان بۆ داهاتوو لەم سیمپۆزیۆمەشدا ڕەنگە پڕئەزموونەکان دنیایەک لە جوانی هونەر دەخڵقێنن. گەرە بێگومان بۆ لێک نزیکردنەوەی ئەدیبان و ڕۆناکبیران و ڕۆشنبیران جارێکی تر هەمیشە ئەم بابەتانە پێویستی بە کۆنفرانسی تایبەت هەیە کە چۆن بتوانرێت تەواوی ئەم کەسایەتیە دیارانەی نێو ئەدەب جارێکی تر بێگومان لێکتر نزیک بکرێنەوە کۆنفرانسی هاوبەشی بەشێک لە ڕووناکبیرانی کورد و هەروەها ڕووناکبیرانی عەرەب جارێکی تر ئەبینین کە لە شاری سلێمانی و بێگومان کار لەسەر ئەواکەن کە چۆن بتوانرێت ئەم بابەتانەی خود بابەتە ڕووناکبیری و ئەدەبیەکان جارێکی تر ئاڵوگۆڕ بکرێت بۆیە لە ئێستایە بۆ ماوەی دوو ڕۆژ بێگومان بە ئامادەبوونی بەشێک لە ڕووناکبیرانی عەرەب و هەروە ڕووناکبیرانی کوردیش جارێکی تر کۆنفرانسێکی تایبەت بۆ ئەم بابەتە بەڕێوەچێت. ڕۆژانی 4 و 5 نۆی 2021 کۆنفرانسی دووتکەی ڕووناکبیری لە شاری سلێمانی بەڕێواچێت کۆنفرانسەکە بە هاوبەشی لەلایەن بنکەی ڕووناکبیری گەلاوێژ و کۆنگرەی لووتکەی ڕووناکبیری عەرەب بەڕێواچێت و تێدا چەندین ڕووناکبیری عەرەب و کورد بەشداری تیاکەن و چەند توێژینەوەیکی کوردی و عەرەبیش پێشکەشەکرێت.